ڕێکخراوی تاوان و دژە گەندەڵی یان UCCRD کە ڕێکخراوێکە لە ئەمریکا پرۆفشناڵە کاری بەدواچوونە لەسەر تاوان و گەندەڵی معتەبەرانی چۆن ئەمنستی لە ڕێکخراوی مافی مرۆڤ ینی پرۆفشناڵە ئەوانش لە بواری گەندەڵی تا ئێستا یعنی دەیان کەیسیان جوڵاندیە دەیان بەرپرسیان داوەتە دادگا ینی ڕێکخراوەکە شینابی هەڵە بکاتن. ئەو راپۆرتە گرنگە لەسەر ماڵی مەسعود بارزانی پێچکوڕەکەی دەرچوە وەرە لە دوێنێکەوە یەک میدیای کوردی ئەوی بەخۆی دەرێ سەربەخۆ ئەوی دەرێ ئۆپۆزیسیۆن ئەوی بەخۆی دەرێ ئالی ناوێری قسەک بکە ناوێری بیکاتە هەواڵک لە گەرمەی انتخابات ئەی هاوار یەک حزبی سیاسی ئەوە ناتوانانی بیکاتە زەخیرەی هەڵبژاردننی باشە ئەی بەجددی بە چ ئەنگۆ خەڵک دەنگتان پێ بدە کورە زۆر کارە ساتە ئەتوو گەندەڵ یەک بە بەڵگە هەیە راپۆرتەی ڕێکخراوی نێودەوڵەتیە بڵاوی کردیتۆ ناوێری نەقلکەی کە لە ڕووی یاسای هیچ لۆ نابی مجەڕەت ئەوەیە ئەوی نەقل بکە پارتی مۆڕی لێ دەکا کاچ خۆم بەجددی ینی فەرقی ئێستاکە ینی راپۆرتەی وا گرنگ کە ئەو هەموو فەزاعەتەی ماڵی مەسعود بارزانی باز دەکا نەکەر میدیا و ئەوانە کورە هەتا ئەوانەی بەخۆیان دەڵێن کەسایەتی ئۆپۆزیسیۆن جار جار پۆستەک دەکەن ڕۆژن ئەوانش ناوێرن بیکەنە خەبەرێک ئەی هاوار ساڵی 2005 کە کەیسی کەمالی سید قادر کە ینی تووڕەی خەڵکی تێدا ڕەنجی داوە و ئەوە بوو کاکە هاوڵاتی نووسی کردیە هەواڵ بڕواب کەسە بیرم کردوانی 20 ساڵ بەرەو دواوە گەڕاینەوە یعنی ئەو هەموو کەسایەتیە ئەو هەموو خەڵکە ئەو هەموو بەناو ڕۆژنامە و گۆڤار و ئەوانە برا یەکەکی ناوێری بکاتە خەبەرێک سکاڵای ناوێرم بکەنە خەبەر کە ڕووداوە ینی حەدەسە ئەوە گەندەڵی دەیان فەزاعەتی ماڵی مەسعود بارزانی تێدایە کاکەرۆک خەبەرێک شتە شووا ڕوودایە و بات پێنجەوەکەی ناویان تێدایە ئەوەش ناوێرین ئی باشانی بەجددی لۆ چ هەنە